هاوڕێ فەرشیدی غەفارنژاد سڵاو لەبێ هاوڕێ فەرشی دەم کاتت باش. سڵاو لەبێ هاوڕێ ئاکۆ ماندوو نەبیت ڕێزی سڵاوم هەیە بۆ هەموو هاوکارانی تلویزیونی کۆمەڵە و هەروە بینەرانی ئەم بەرنامە. هاوڕێ فەرشید ناڕزایەتیەکان درێژەی هەیە، مانگرتن لە کوردستان سەرکەوتوو بوو، هەڵسەنگاندنت بۆ ئەم بارودۆخە چییە؟ کاک ئاکۆ خۆ دەزانێت بۆ ئەوەی کە باسی هەڵسەنگاندن یەکێک لە قسەکان شاید بێژم ئەحساسێکی خۆشم هەیە بۆ ئەوەی کە ئەمڕۆ خەڵکی کوردستان جارێکی تر لە 47 ساڵ لەمەوە بەرەو نەیەکیان بە جمهوری ئیسلامی وت و ئیمڕۆ جارێکی تریش ئەو نەیە سەرانسەر کوردستان بە جمهوری ئیسلامیان وت کە جمهوری ئیسلامی نایانەوێت جمهوری جەنایەتکار حاکمیەتێک کە سیستەمێک حاکمیەتەکات لە ئێرانە کوشت و بڕۆ زیندان. من پێم وایە ئەمڕۆ خەڵکی کوردستان بەم مانگرتنە لاپەڕێکی زێڕینی تری بە مێژووی شۆڕژگەرانەی خۆی لە خەباتی نیو سەدە تقریبەن لاپەڕێک تری ئیزافە کرد. ئێمە زانین خەڵکی کوردستان هەر لە ڕۆژی ئەوڵەوە لە دوای 22 بەهمن کە ئەم ڕژیمە دەسەڵاتی گرتە دەستەوە جمهوری ئیسلامی نەیانوت و تحریمی انتخاباتی ئەرێ بۆ جمهوری ئیسلامی یانە نەیەکی گەورەیان بە جمهوری ئیسلامیدا و لە پرۆسەی ئەم هەموو ساڵە تا ئیستا جمهوری ئیسلامی نەیتوانیگا دەسەڵاتی خۆی لە کوردستان بە هەموو زیندان و شکنجە و کوشت و بڕ بتوانێت دەسەڵاتی خۆی داسەپێنێت و خەڵکی کوردستان ئەو شانازیانە هەیە لە هەموو کاتێکە توانیویانە بەرەنگاری جمهوری ئیسلامی بنە و بە هەموو ئەو کوشت و بڕ و زیندان و ئەعدام و شکنجە و تەبعید و هەموو ئەوانە. و من پێم وایە ئەمڕۆ ئەو بەرگەزێڕینەی ترکە یەکێکتر لەو بەرگانەیە لە مێژووی خەباتی شۆڕژگەرانەی خەڵکی کوردستان تۆمار کرا و شانازیکی تر بۆ خەڵکی کوردستانی ئەمڕۆ دەستەبەر بوو و زۆر زۆر جێی خۆشحاڵیە بۆ هەمومان. بەڵام حەزەکەم یەک بڵم ئەویش ئەوەیە ڕاستە ئەمە بە سەرکەوتن گەیشت، بەڵام پرۆسەی ئینقلاب و شۆڕژ سەرکەوتنەکانی دوای بە دوای یەک نابێ ئەوەمان لێ بکات کە ئەزانم کە خەڵکی کوردستان وانە، بەڵام نابێ وامان لێ بکات کە ئەم سەرکەوتنانە کە هەنگاو بە هەنگاوە چدە بەرەو بیر لەوە نەکەینەوە کە بۆ هەنگاوی دواتر چۆن ئەبێ پلاندا بڕێژین و چۆن ئەبێ بچینە بەرەوە. بۆیە ئیستە لە حواڵەکانە کە جەنابیشت باست کرد بەرحاڵ ئەو وەزعکە لە کامیارانە 4 کەس بەدەستی هێزە سەرکردگەرەکان گیانیان لە دەستاگا لە سنا من خەبەرێک پێگەیشت لە شەریفاوا و لە منتەقەی شەشم بەهمن و ئەوانی شاهر بەرحاڵ اعتراضات و تێکەڵچوون. بەڵام خەڵکی کوردستانەوە ئەزانن کە پرۆسەی انقلاب پرۆسەی کە بەرحاڵ بە هەنگاوهایەکی بەسڵاح بیر لێکراوەیی و ژیرانە هەتا ئیستا هاتوون و ئەبێ بەرحاڵ ئەو سەرکەوتنانەی کە بەدەستی تێرین نابێ بەرحاڵ بە خەوڵی خۆمان ئەڵێت هینی بکات غەڕابین لەوەی کە ڕاستە سەرکەوتنێکمان بەدەست هاوەر ئیمڕۆ لە سەراسەری کوردستان، بەڵام هێشتا هەنگاوهایەکی زۆرترمان ماوە بۆ سەرکەوتنی نهایی. 34 بریندار و 4 کوژرا و بەداخەوە لە کامیاران راپۆرت دراوە ئێستا. هێشتا زۆربەی میدیاکان ڕۆماڵیان نەکردوە، بەڵام ئەمە لە پەیامێکە هەر ئێستا بەدەست تەلەڤیزیۆنی کۆمەڵە گەیشت کە کامیاران شلوقە و خەڵک دروشمی بە کۆماری ئیسلامی و نەمان بۆ کۆماری ئیسلامیەدا. باست لە هەنگاوەکانی دواتر کرد، باست لەوە کرد کە دەبێت ژیرانە بەرەو هەنگاوانی دواتر هەنگاو هەڵبنێن. لەم بوارەدا ئەرکی لایەنە سیاسیەکان و بە تایبەت کۆمەڵە چییە؟ بەڕێی من ئێمە ئەزمونێکی یەکجار زۆرمان هەیە، بۆیە لەو کاتێک کە هەر ئەم مانگرتنەی کە بەرحاڵ یەکێک لەو تاکتیکانەیە کە بەکارگەهێنیت
بۆ تێچوویکی کەم بەڵام بە جوابێکی یەکجار گەورە ئەگەر مقارنەی بکەین لەگەڵ ئەوەی کە بزین مەشروعیەتی جمهوری ئیسلامی لە کوردستان بەم اعتسابە نیشانیدا ئەمە اعتسابە نیشانیدا جمهوری ئیسلامی نەئیستا هیچ کاتێک نەیتوانیوە لە کوردستان مەشروعیەتی بێت یا خەڵکی کوردستان فەرێ و باد یا بە زەبر و زەنگ و زیندان بیکات. بۆیە من پێم وایە ڕێکخراوبوون کە خەڵکی کوردستانی مرۆ ڕێکخراوبوون لە کوردستانە ئەو هەنگاوە ئەسلی و بنەڕەت یەسا بۆ هەنگاوگەر داهاتوو. بۆیە ئێستا پاداگیری لەسەر ئەوەی کە ئەم هێزانە ڕێکخراون و زیاتر ڕێکخراو بن بۆ هەنگاوهای داهاتوو. کۆمەڵە وەکو هێزێک کە سنەتهای مبارزاتی لە کوردستان جێکەوتوو بووە. ئێمە ئەزانین کە باسی مانگرتن ئەەکەین، باسی تەحەسون ئەەکەین، ئێمە سنەتێکی چلو چەند ساڵەمان هەیە لە کوردستان وەکو کۆمەڵە مەبەستمە کە خەڵکی کوردستان جیل دوای جیل ئەم سنەتیانە تایرەهێناوە. بۆیە وەختێ ڕاگەیاندنی وا دەرەکرێ لەلایەن هێزەکانی کوردستانەوە خەڵکی کوردستان بە تێکڕایی بەدەم ئەو بانگەوازەویان بۆ ئەزانن ئەبێ چۆن بەکاری بێنن و چۆن ئەتوانن ئەو خاستە و ئەو بانگەوازە بەڕێوە بەرن کە ئیمڕۆ بینیمان. من وازانمە یەکەم هەنگاوی داهاتوو ڕێکخراوبوون شەرتی سەرکەوتنی هەر جوڵانەوەی کە ڕێکخراوبوون شەرتی بەرەو پێشجووبوونی هەر حرەکەتێکە کە لە داهاتووە ئەتوانین بیکەین و ئەمانەیە کە ئەتوانێت بە سەرکەوتنی زیاتر بگەینێ. هاوڕێ فەرشید پرسیارێکی کۆتا هەرچەند پرسیار زۆرە لەم بارەوە ئەوەی کە مانگرتن بە سەرنجام گەیشت، ئەوەی کە ئەم بەرگە لە خەباتی کوردستان ئەم ڕۆژەش لە خەباتی کوردستان چوە ناو بەرگی زێڕینی باقی خەبات و تێکۆشانەکانی تر بە سەرنجام گەیشت و تەواو بوو. هەنگاوی دواتر دەبێت چی بێت؟ ئەم پرسیارە ئەمڕۆ چەند جار لە میوانانی تر مەترەح کرا، جوابهای جۆرا و جۆر دراوە بەم پرسیارە. حەزەکەم بزانم لە ڕوانگەی جەنابیشتەوە هەنگاوی دواتر کامە پرسیارێکی زۆر لە بینەرانیشە بۆ دواترە بێت چی بکەین؟ بەڕێی من خەڵکی کوردستان بەم جوابەی بە هێزە سیاسیەکانیان داوە ئەبێ هێزە سیاسیەکانی کوردستان لە خۆیانەوە ئەو قابلیەتە نیشان بن بۆ هەنگاوهایەکی داهاتوو. هەنگاوهای داهاتوو بۆ هاوکاری. ئێمە ئەزانین خەڵکی کوردستان خەڵکێکی حەزبین، سەر بەلایەنە حەزبیەکانە. کوردستان کوردستانێکی متحەزبە. هاوکاری حەزبەکان لە هەنگاوهای داهاتووە بۆ بەرژەوەندی خەڵک، نەبۆ بەرژەوەندی وەکو حەزب مەبەستن وەکو لایەن، بۆ بەرژەوەندی شۆڕشی خەڵکی کوردستان بە ئامانجەکانیان. من پێم وایە بەشێک لەوەیە لە داهاتووە درێژە بە هاوکاری هەیە بین لە خزمەتی بەسەرکەوتگەیاندنی ئەم داخوازیانە کە خەڵکی کوردستان هەیەە. یەک مەسئلە زۆر مهمە بەڕێی من، ئەویش ئەوەیە خەڵکی کوردستان تەنها دروشمی ئەوە نادەنی چیمان ناوێت، خەڵکی کوردستان دروشمی ئەوەش ئەدەن چیمان ئەوێ. ئەمە زۆر گرینگە. هێزە سیاسیەکانی کوردستان بۆ داخوازیەکانی خەڵکت چیان ئەوێت و لەو ڕاستاوە لە جەهەتی ئەوە بتوانن پێکەوە هاوکاری بکەن بۆ ڕێکخستنی تەواوی جوڵانەوەهایەک لە کوردستانە لە هەنگاوهایەک داهاتووە ئەگەر قەرارە بدرێت. یەک شت زۆر مهمە ئیمڕۆ ئۆپۆزیسیۆنی ئێرانی بەگشتی و کوردستان بە تایبەتی. ئێمە لە ناو ئۆپۆزیسیۆنیشە وەکو هێزە سیاسیەکان ئەبێ لایەنی خۆمان، ئەو لایەنەی کە بتوانێت داواکاری خەڵکی کوردستان بەگشتی و خەڵکی ئێران پێکەوە گرێبات،
ئەمەش هەڵقەواستێکە من پێم وایە ئێمە ئەم حرەکەتە لە کوردستان کراوە و هەوڵ بین بۆ ئەوەی کە ئەمە لە هەموو ئێران گشتگیر بکەین بۆچی ئەم باساکەم بۆ ئەوەی کە کوردستان بە تەنیا خۆی ناتوانێت جمهوری ئیسلامی ئەو حاکمیەتە بڕۆخێنێ بەڵکە ئەمە وەزیفەیە کل لە شۆڕژگێر و خەباتگەرەکانن لە ئێرانە و بۆ ئەم مەبەستە کار بکەین بۆ ئەوەی کە هێزە پێشکەوت و ڕادیکاڵەکانی تری ئێران ئەوانەی کە لایەنی خەڵکن دفاع لە ئازادی و بەرابەری و یەکسانی و ڕفاه و ئارامش و ئاسایشەکەن بۆ خەڵک لەگەڵ خۆمانە ئەم مانگرتنانە لە شوێنی کار لە شوێنی جۆراوجۆر لە کۆمەڵگا بتوانین جێگیر بخەین و ئەمە بە هەوڵی هەموو لایەنێکە کردێت و لە داهاتوویشە بۆ هاوکاریەکانمان ئەبێ بتوانین ئەو لایەنانە ڕابکێشین بۆ ئەو هاوکاریە کە لایەنی خەڵک و لایەنی شۆڕش و لایەنی پێشکەوت و خوازن بۆیە بە نەزەر من گرنگە ئەگەر بتوانین لەو جەهەتە هەنگاو هەڵبگرین. هەڵێ بەڕێز فەرشیدی غەفارنژاد ئەندامی کومیتەی ناوەندی حیزبی کۆمۆنیستی ئێران و کۆمەڵا سپاس بۆی کە لەگەڵمان بووی سپاس دەستە خۆش بێ. سپاس بۆ ئێوەیش کە ئەو مەجالتانەدا هەربژین.